بۆ زیاتر زیندوو ڕاگررتنی کللتوری نەتەوەکان و ئاشناکردنی هاوڵاتیان با کللتور و کەرستە کۆنەکانی سەردەمانی ڕابردوو لا شاری هەولێر ساڵانێکە ئەنتیکەخانەیەک دامەزراوە و بۆتە جێی سەرنجی زۆرینەی هاوڵاتیان. شتمانەیە بە قیمەت و دانسقی لێرکوانە نایفرۆشن بە شتەکانی تر تازە دروست دەکە یان زیاترمانەیە لە شتەکان ئەوانە دەتانین بفرۆشین بیانیەکانە ئەو گەشتیارانە کە دێنێ ئێرە سەریان سوڕ دەمینە دەلێن ئێوەش خاوەنی ئەو کولتورەی بەقۆدن وتم ئەمش پێیان دەڵێم هەموو ملەتێک شانازی بە کللتوری خۆی دەکا. ئەم ئەنتیکەخانەیە زۆشتی جیاواز لە خۆ دەگرێت مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی بیستەم و بەشێکی تریشی مێژوەکەی زۆر کۆنە و بۆ سەردەمی سەدەکانی ناوەڕاست دەگەڕێتەوە. ئەو بەشە با بڵێم بەشی مزگەریە و داروشتوایە ئەوانە تەشتن لێکوانە ئەو تەشتانە با بڵێم بنەدارێکی زۆر گەورە بووە ئەو بنەدارەیان هەڵکۆڵیتەبین لە بۆ گەنم و لە بۆ دانەوێڵە و تەبیعی ئەوانی ئێرکوانی مێژوەکان جیاوازە هەیتمان لە 100 ساڵیش زیاتر هەتا 180 ساڵیش تێدا 70 تێدا چکۆ ئەو مزگەری ئیشی مزگەری لە کوردستان بە تایبەتی لەولێر ساڵی هەفتایەکانی شەرما بوو پاشی 1970 وە بزان بەرەبەرە ئینقرازی کردو نەما ئەوان ئێستا بووینە کەلەپور ئەو شتانە کە نەمینە هەمووی دەبیتە کەلەپور. خاوەنی ئەنتیکەخانەکە توانیوێتی کولتور و شارستانێتی زۆرینەی نەتەوەکان و ئاینەکان لێک نزیک بکاتەوە. کورد و عەرەب و تورکمان و ئاشور و کلدان پشتیان لەم ئەنتیکەخانەیەدا هەیە و مێژووی کۆنی ئەم نەتەوانەی لەخۆ گرتووە. بەڕاستی ئەگەر دێتەوە ئەو ئەنتیکەخانەی من لێرکوانە ئی هەموو میلەتانە دەتوانم بێم هەموو میلەتانی عێراق بە چین و تێژێ هەموو ئاینەکانیش هەتاکو ئەو میلەتانە کە لە عێراق ژیاون بە تایبەتی لە کوردستان بگرە ئی کوردیە ئی عەرەبیە ئی تورکمانە ئی کلدێ ئی ئاشووری یەزیدی و سابی و کاکەی ئی هەموو ئەو ملەتانە کەلوپەلەکانیان لێرکوانی نمایش کرایە هەیتمان حتا ئی سوبەکانی بەغدایە هەیە ئەوانی شەرهەیتان مەندائیەکانە ئی زۆر دیانەتەکانە و ئی ملەتەکان لێرکوانە هەتا ئی زەمانی کۆن کە جوولەکە لە عێراق و بە تایبەتی لە کوردستان و بالئەخەس لە هەولێر ژیاون ئەوانیش کەلوپەلیان زۆرە لێرکوانە. جێی ئاماژە بۆکردنە ئەم ئەنتیکەخانەیە ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار لە دەرەوە و ناوەوەی وڵات سەردانی دەکەن. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.